ئەزیزانی ئەمە جوانترین سڵاتان لێ بێت و ئێوارەتان باش بێت. هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی باشتان هەبوو بێت و تەندروستێکی باشتانە بێت. ئێمە خۆشحاڵین ئەمڕۆژ لە پرۆگرامێکی دیکەی کورسات مەگەزین هاتینەوە لای ئەوەی ئازیز و خۆشەویست بە خۆشحاڵیەوە لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکارم ساوێن پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. سڵاو لێ بێ ساوێن. سڵاو لە تۆش پەیوەند، سڵاو لە بینەران و ئازیزانی کورسات مەگەزین. بەداخەوە کە ئەمڕۆ بە غەمباریەوە کەمێک بە غەمباریەوە بەرنامەی کورسات مەگەزینتان پێشکەشەکەین. بەڕاستی لە دڵەوە زۆر دڵتەنگین بەهۆی ئەوەی کە دوێنێ ئێوارە چەند خولەکێک پێش دەستپێکی بەرنامەی کورسات مەگەزین ڕاستەوخۆ هەواڵی کۆچی دوایی هونەرمەند نەرمین قادر یونسمان پێگەیشت کە بەداخەوە بەهۆی نەخۆشی شێرپەنجە دوای ئەوەی ساڵێک زیاترە بەهۆی ئەو نەخۆشیەوە ئەناڵێنێت. بەڕاستی لە کۆتاییە دڵە گەورەکەی لە لێدان کەوت. هونەرمەند نەرمین قادر یونس لە ساڵی 1962 لە شاری سلێمانی لەدایک بووە. جا 40 ساڵی تەمەنی خۆی بۆ کاری هونەری تەرخان کردووە. جا لە بیرەوەریەکانی بەرنامەی بنەوشە کاتێک کە بانگێشتیان کردەوە و باس لەوە کە سەرەتای دەستپێکردنی لە جیهانی شانۆیە لە سەرەتای ئەم هونەرمەندە ویستوێتی بۆ بەشی یاسا بخوێنێ. بەڵام باوکی لە خوێندن لە پۆلی چواری ئامادەی لە خوێندن دەری ئەهێنێت بەهۆی ئەوەی کە سەردەمی بەعس بووە بۆیە باوکی ترساوەلەوەی کچەکەی شتێکی لێ بەسەر بێ بۆ هۆکارە لە خوێندن دەری هێنا و نێشتە خوێندنەکەی تەواو بکە ژینەوی سوێتی لە بەشی یاسا بخوێنە. دواتر لە بەشی شانۆ با بڵێن ئیتر چۆتە سەر ستیج لەگەڵەوەی کە باوکی ئاگادار نەبوو سەرەتاچێتە سەر ستیج، بەڵام بە هەرچۆنێک بێت بە کۆمەڵێک ناخۆشی و سەختیەوە هونەرمەندانی دیکە تێپەڕێەوە و توانیوێتی ئەو خاتونەرمینی لە دەرچێت کە تاوەکو ئێستا و بۆ هەزاران ساڵیش دڵنیام لە هزر و بیرەوەری ئێمە و دواتریشانەوەی دواترا هەر ئەمێنێتەوە. بەداخەوە ساوێن لەوەی کە شێرپەنجەی نەگریسی کاتێک کە بەرۆکی ئازیزێکمان ئەگرێ بەری نادا هەتاوەکو ژیان ئاوایی ئەکات. هونەرمەند نەرمین قادر یەکێک بوو لەوانەیە کە بەکارە جوانەکانی بە هونەرە جوانەکەی لە بواری شانۆیە و هەروایەکێک لە کارە دیارەکانی بەرنامە بوو لەوەی کە دڵنیام لە سەردەمێکە و لە ئێستاشدا هەمیشە بە جوانی ئەو کارانەیان ئەمێنێتەوە. بەڵام بەداخەوە وەک ئەبینین لەوەی کە خاتون نەرمین قادر و هەروەها هونەرمەند کاک بەرزان کە ژیان ئاوایی لێکردن وردەوردەوە ئەکات کە بڵێن ئەمانە کۆسپێک ئەبێت بۆ هونەری کوردی بۆ ئەوەی کە ئەو بەرهەمە جوانانەی کە هەبوو لە پێشووتردا ببێ بەڕابردوو. بەڵام ئەم بەرهەمانە هەمیشە ئەمێننەوە نەوە لە دوایینەوە لە پاش ئێمەش هونەرە بەرزەکەیان هەر بە گەشاوەی ئەمێنێتەوە. ئەوان ناوێکی جوان ئەبن لە هونەری کوردیدا هەمیشە بە پرشنگداری ئەمێننەوە. جگە لەوەی کە ژیان ئاواییمان لێ ئەکەن و لەمە دوا لەگەڵمانە نابن بەڵام ناویان هەر ئەمێنێتەوە. گرنگە لەوەی کە ئێمە بتوانین ئەم هونەرەی کە پێشکەشیان کردووە بە ئێمە بتوانینەوە لە دوایینەوە پارێزگاری لێ بکەین هەتاوەکو بزان لەوەی کە ئەو خانمانەی ئێمە بە چەند کۆسبدا تێپەڕیون لەوەی کە گەشتون بەو هونەرە لەوەی کە گەشتون بەم ناوە مەزنە کە ئەوەندە بە درەوشاوی ناویان بمێنێتەوە. لە سەردەمێکدا ئەوان کاریان کردووە کە تەنانەت ڕۆشتن بۆ خوێندن بەردەوام بوون لە خوێندن بۆ ئەوان قورس بووە هەروەکو کە تۆ ئاماژەت پێکردستاوێن. بەڵام ئەوان بەجیالەوە کە توانیوانە خزمەت بکەن بە هونەری کوردی بچنە سەر تەختەی شانۆ کە لە سەردەمێکدا بۆ ئەوەی کە بتوانێت شانۆیەک بەرهەم بهێنرێت پیاوان ڕۆڵی ژنانیشیان گێڕاوە. بەڵام ئەم خاتونە مەزنانە هاتوون بۆ ئەوەی کە شانۆی کوردی هونەری کوردی دەوڵەمەندتر بکەن. ئەو خوایە باوکی ئەحمەوەرێم بیگۆڕە بۆ بمگۆڕێ خراپم وتووە ئاڵێم ئەم هەموو خەوە مەکە ئەم هەموو خەوە چییە خراپم پێوتووە. باشە بۆچی نەخەوم خۆ من نەمەسئول بوو نەهیچ بۆچی نەخەوم. بۆچی بابا مەسئولەکان ناخەون؟ نەرمین قادر یونس لە ساڵی 1962 لە شاری سلێمانی لەدایک بوو. 40 ساڵ لە تەمەنی بۆ کاری هونەری تەرخان کردووە. یەکێک بۆ لەو هونەرمەندانەی کە زیاتر لە سێدەیە لە ژیانی خۆی بۆ خزمەتی هونەری کوردی تەرخان کردووە. ئەو لە ساڵی 1975 بۆ یەکەم جار وەک ئەکتەر لەسەر شانۆ دەردەکەوێت و تا ساڵی 1998 بەردەوام بۆ لە پێشکەشکردنی کاری هونەری لە بواری شانۆدا. لە ساڵی 1975 نەرمین قادر بۆ یەکەم جار لە شانۆیەکدا بەشداری دەکات و سەبارەت بە یەکەمین نواندنی دەڵێت یەکەم بەرهەمی شانۆیم لە ساڵی 1975 دا نمایش کرا. من لەو شانۆیەدا هەم گۆرانیم دەوت و هەم ڕۆڵم دەگێڕا. یەکێک لەو شانۆیانە کە سەرکەوتووترین ڕۆڵم تێدا گێڕا شانۆیەک لەسەر چیرۆکی چیرۆکنووسی گەورەی کورد یاشار کەمال بوو. من لەو شانۆیەدا ڕۆڵی زەینەب
زەینەبم دەگێڕا یەکێک بوو لەو شتانەی کە لابوو بەهۆی پێشکەوتنی من لە شانۆدا. لە نمایشەکەدا هەوڵ و بەرخودانم بەرامبەر بە دیکتاتۆر و دەسەڵاتداری بوو. ژیانی من لە بەرخاتری ڕۆڵەکانم دەکەوتە مەترسیەوە. سەدام حوسێن زەختێکی زۆری دەخستە سەر ئەو کەسانەی بۆ گەلی کورد تێکۆشانیان دەکرد، لەگەڵ ئەوانەشدا من ڕێگای بەرخودان و تێکۆشانم هەڵبژارد. جا ئەم هونەرمەندە هیچ بوو لەو خانمە هونەرمەندانەی کە لە بەرنامەدا ڕۆڵی جێراوە، بەردەوامیش وەک ئەکتەرێکی خاوەن هەڵوێست و ڕەخنەگر دەرکەوتووە. ئەم خانمە هونەرمەندە دەرباری بەرنامە بەم شێوەیە دواوە وتوێتی نزیک بە 20 بۆ 30 ساڵ لە شانۆدا ڕۆڵم جێڕا. دوایین ڕۆڵم لە شانۆدا لە ساڵی 1990 بوو. پاشان بەشدار بووم لە بەرنامە. لەو بەرنامەیەدا بە هەموو هێزمەوە ڕەخنەم دەگرت و یەکێک بوو لە پڕبینەرترین بەرنامەکانی باشووری کوردستان. ئەم خانمە هونەرمەندە زیاتر لە ساڵێکە بە دەست نەخۆشیەوە دەناڵێنێت و دوجار ئێوارەی 6/8/2025 دڵە گەورەکە لێدان کەوت و بۆ هەتایە مەڵ ئاوایی لە کەسوکار و هاوڕێ و دۆستان و هونەری کوردی کرد. بەڵێ خۆشەویستان، وەک هەموومان شایەتی بۆ ئەوە ئەدەین کە دەستگای میدیایی کوردستان هەمیشە ماڵێک بووە بۆ هونەرمەندان، هەمیشە پشتگیری لە هونەرمەندان کردووە لە هەر کوێیەکی ئەم کوردستانە بن بەبێ جیاوازی. هەر بۆیە هەمیشەش لەگەڵ هونەرمەندانە بووە لە کاتێکدا کە پێویستیان بوو بێت و یاخود نەخۆش کەوت بێتن. هەر بۆیە دەستگای میدیایی کوردستان بەداخەوە لەو کاتانەی کە خاتوون نەرمین باری تەندروستی تێکچوو بوو سەردانی کرد و هەروەها گفتوگۆی لەگەڵدا کرد و کە هاوکارمان لەو کاتەدا سۆنیا جەلیل ڕۆژ بۆ لای و هەروەها کەمێک گفتوگۆشیان کرد. هەرخۆی ئاماژە بەوە ئەکات خاتوون نەرمین لە لێدوانەکەدا دەڵێت کورسات هەمیشە لانکەی هونەرمەندان بووە، هەمیشە پاڵپشتێک بۆ هونەرمەندان، هەمیشە ئەگەر هونەرمەندان پێویستیان بە هەرچێک بووبێت کورسات لەگەڵیاندا بوو بەجێی نەهێشتون. خاتونێکەیە کە دڵنیام هەمووتان خۆشتانەوە یادگارێکی زۆر زۆرتان لەگەڵ نوانمەکان و پرۆگرامەکان و بەرهەمە هونەرەکانی هەیە. ئەویش خاتون نەرمین قادرە کە لەناو خەڵکا زۆر خۆشەویستە و یەکێک لە نواندنە جوانەکانی لەنێو زنجیرە بەرنامەکانی بەرنامەیە بوو. دوایەوەی کە ئێمە بیستمان کە باری تەندروستی و هونەرمەندە تێکچووە بە خۆشحاڵیەوە وەکو کەناڵی کورسات و پرۆگرامی کورسات مەگەزین و سوشیال میدیای کورسات سەردانمان کردووە تاوەکو لە دۆخی تەندروستی و هونەرمەندە برسین بزانین ئێستا تەندروستی خاتون نەرمین چۆنە لەگەڵمان. یاخوا بەخێر بێ گوڵەکەم دەستگای میدیایی کورسات ئەو لانکەیە بوو کە ئێمە هونەرمان تیا گۆشتاودا و ئێمە خزمەتمان کرد لەو دەستگایەوە بەدەست و پلی خۆمانە و دەستگایەمان دروست کرد. یاخوا بەخێر بن سەرچاویم وەڵایی بڵێم چی من تەقریبەن 2 مانگە ئاوەهام لێ هاتووە، بەڵامی تر خۆم حەزم ناکرد کەس عەزیەت بم و بە کەس بڵێم و هەل لە ژوورە و ئیتر دکتۆر و عەیادە و ئەملا و ئەولا و وەلحاڵ داجار چەند ئیمارایەکەم گروتیان مێشکە گرێ لێ هاتووە، چکە پێشتر من گرێشم هەبوو لە سنگم لام برد. وەڵای تر لایەکەم تووشی شەلەل بوو 2 مانگ بوو، یعنی ئەلەی نیم نەمەتوانی بە بێگۆچان بڕۆم، نەمەتوانی بە پێوە بۆستم. تر دکتۆرێکیان لێرە پێی وتم تی شەقیقەش توش بۆ نەرمی خان تمەرە وەڵا ئیتر وتی ئەمە جەڵدە عابیرێ هاتووە و ئەبێ من حەلی جەڵدەکە بکەم لە پێشە. وەڵای تر تقریباً 4-5 دە بە ئاوی گەورەی بۆ نووسیم و حەبی زەختی مێشک و ئاوەکە هەرهی مێشک بوو دەرزیتی کاپرۆن ئەمانە هەر هەمووی بۆ مێشکم بۆ زەختەکە بوو. وەڵای من چاوی یەکە بە یەکە هەمویان ماجەکەم ڕێز و حرمەتم بۆ هەر هەمویانەوە
هەر لە چایچێکەوە حتا جەنابی سەرۆک ئەوەی کە هەواڵی منی پرسیوە ئەوەی کە ماندوو بۆ بە منەوە و ئەوەی کە هاتووە بۆ لێرەوە چاوی کاقوباتگیان ماجەکەمی کاک بابڵگیان کە هەمویان ماندوو بوون پێمەوانێ بەڕاستی هەموو هینیان نردووە جوابیان نردۆ چی پێویست بێ بۆی بکەین ڕەبی ماڵیان ناوەدان بێ یاخوا و هەرچی برادەرانیشم هەیە کە هاتوون لێیان پرسیون بە تەلەفۆن بەخوا لە خاریجەوە بە تەلەفۆن ئەم شەو تێگەی چکە شتەکە ئێشتا بڵاو نەبوو بۆوانێ من حەزم نەکرد بڵاوی کە موکو پێم وتی لەبەرەوەی ئەموو باتخوا عزەتی خەڵق نەیە والله حەمد و سەنا بۆ ئەو خواگیانە ئەرە وەڵا ئەمە فەزلی ئەوانە فەزلی ئەو ئیشە جوانانەیە کە کردومانە ئێمە بەڕاستی چونکە ئێمە مڵکی میلەتین ئێمە ئیشمان بۆ میلەت کردو ئێ میلەتیش دانیشتۆ لە چاوی شاشەکانەوە سەیری ئەمەی کردو ئێستا پێی ناخۆشە ئێمە نەخۆش بینە ئێمە بڕۆینە جێی حەقی خۆمان بەڵامەوەی تر خوای ڕەب العالەمین مادەم دروستیشی کردوین و ئەبێ بژمرین و نەخۆشیش کەوین و بەڵام من یەک عادەتم هەیە چونکە ئەمەنە نەخۆشم دەمێ ساڵە حەز ناکەم ئەوە نەخەڵق ماندووکەم بە خۆم وانێ هەموو جارێ برادەرانم لە فەیسبوک نەرمین گیان هەواڵت چۆنە ئەرێ سەحەتت چۆنە ئەوە بۆ من نییە بەخوا تەلەفۆنی برادەرێک هەواڵپرسینی برادەرێ بە مۆبایلەکەم گەورەترین سەروەریە بۆ من بەخواوە لەسەرەوە قسە خۆشەی تۆیە کەواڵی من برام بۆ تاران عملیاتی پشتم کرا مام جەلال خوا عەفوی کا لەگەڵ دادایان ناردمیان لەسەر حسابی ئەوان عملیاتەکەیان بۆ کردم وەڵای تر دوایی مام جەلال بە دکتۆرەکەی وتبوو تو خوا عملیاتێکی وای بۆ بکە دەمی لە ئیژ نەکەوێ بۆی بەرنامەکە هەر بەردەوام بێ ئیشەڵڵا ئەم جارە ژەگەر خوا یار بێ ئیشەڵڵا هەڵسمەوانێ من ئەو کەناڵی خۆمە هەتا ئەمرم بچووکی کەناڵی کورسا دەکەم ڕێز و حرمەتم لێرە بۆ دادەشانازگیان کە ئەوە بە تەنگمانەوە بۆ هەمیشە کۆی کردووی نەتەوانێ هەمیشە بە خەممانەوە بۆ دادەشانازگیان سا لە جێدا دەهێرۆیە ینی بەڕاستی کەناڵێکی زۆر جوانە یاخوا هەر بەردەوام بێ یاخوا هەر هەبێ ئەم لێرە شەو بابیرم نەچێت چاوی کاکە دێرینگیان ماجەکەم کە زۆر بە تەنگمەوەیە زۆر بە خەممەوەیە یعنی هەر لێرەوە هەتا ئەوێ چاوە جوانەکانی ماجەکەم و یا ڕەبی هەمیشە مدیرێکی سەرکەوتوو بێ بۆ کورسات. دووبارە و هەزار بارە ڕۆحەشاد بێت بەڕاستی من لە ئێستاوە هەرچەند من هەر لە دوێنەوە وەک بڵێ بێتاقەتم بەڕاستی لە ئێستاشە من هەر دڵم پڕ بووە ئەم شەو هەر دڵم پڕ بووە بۆ هەواڵە زۆر هەواڵێکی کتوپڕ و ناخۆش بوو چاوەڕێی ئەوەمان ناکرد کە ئەوەنە بە زووی بەجێمان بێڵێت بەڕاستی کاتێک کە دیمەنەکانە بین ئەمان گەڕێتەوە بۆ سەردەمی مناڵی من ڕێگوت مناڵی ڕۆشت زۆر بینەری بەرنامە بووین هەموو ئەو نواندنە جوانانی ئەم هونەرمەندانە ئەکەوتە بەرچاومانجا پارکە کاتێکە کاک بەرزان کۆچی دوایی کرد خاتوو نەرمین لە لێدوانێکدا ئاماژەی بەوە کردوتی ئیتر بەرنامە کۆتایی پێات و هەرگیز ناکرێتەوە بەڵام ئەم جارە توانین بڵێن کە بەرنامە هەر بە یەکجاری تەواو بوو. جا پەیوەند لەگەڵەوەی ئەم ساتە وەختانە بۆ ئێمە زۆر ناخۆشە بەڕاستی بەڵام ئێمە وەک دەستگای میدیای کورسات و کورسات مەگەزین بۆ خۆشی و بۆ ناخۆشی بێگومان بۆ پرسەنامەکان وەکو خێزانێک لەگەڵ خێزان و کەس و کاری ئەو کەسایەتیانەیەن بۆ نمونەکە کۆچی دواییان کردووە جا هاوکارمان ڕەوەند لە کاتی پرسە و چونە سەرگۆڕی و ناشتنی ئەم هونەرمەندە لەوێ ئامادە بۆ بڕگەیەکی راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەگەڵ هونەرمەندان و هاوپیشەی هونەرمەند نەرمین قادرە ئەدوێت بابەیەکەوە بینەری بین. سڵاوتان نەبێ ئەم کات و هەموو کاتێکتان باش. هونەری کوردی دەنگ و ڕەنگێکی جوانی لە دەستدا. ئەو ئەستێرەی کە ساڵانێک لەسەر شانۆ و لەسەر شاشە ئەستێرەیەکی درەوشاوە بوو ئەدرەوشایەوە پێکەنین و گریانەکانی لە ماڵەکانی هەموماندا بوو ئەمڕۆ لە باوەشی خاکدا ئارامەگرێت. بەڵام ئەمە تەنیا کۆچێکی جەستەییە. بەڵام نواندنە کاریگەرەکەی یادەوەریە شیرینەکانی دەنگ و ڕەنگ و پێکەنین و گریانەکانی
بۆ هەمیشەیی بە زیندوی ئەمێنێتەوە. ئەمڕۆ لە کەشێکی غەمگیندا دووەمەڵ ئاوایی لە هونەرمەندی گەورەی گەلەکەمان هونەرمەند نەرمین قادرەکەین. کاغادریان سلااو لێبێت و بۆ خۆتان خۆش بن، ڕۆحی شاد بێت، پەیامی بەڕێستان وەکو هاوڕێی هونەرمەندی کۆچکردو نەرمین قادر. من بەداخ و پەژارێکی زۆرەوە دوێنێوارە کاژمێر 5 نەرمین خان کۆچی دوایی کرد بە نەخۆشیی سەخت و گران بەڕاستی جێی ئەسەفە جێی داخە بەڕاستی. نەرمین خان جێگە دەستی دیارە هەموو بینەری کوردستان و دەروی کوردستانیش بیناسێکە چ توانایە و لیاقەتێکی جوانی هەبوو لە نواندنا و مێژووشی جوانی بۆ خۆی تۆمار کردو. ئەکرێت بڵێن کۆچی دواییەکەی تەنیا دوورکەوتنەوەی جستەیەتی لێمان بەڵکو یادگاریەکانی نواندنە کاریگەرەکەی و یادەوەریەکانی هەمیشە بە زیندوی ئەمێنێتەوە لە ناومانە و بەتایبەت لە ناو هونەری کوردیا بەدڵنیاییەوە کارێکی کردووە مێژووشی وا جوانی تۆمار کردووە کە هەتا نەرمین خان بە زیندوی ئەمێنێتەوە لە ناو هەزر و دڵی بینەران. ئەکرێت بڵێن ئەمە کەلێنێکی گەورەیە بەتایبەت لە هونەری کوردی دەکەوێت بۆ هەتایە هەموو ئەکتەرێکی کاریگەر ئەڵبەتە بە کۆچی دوایی کەلێنێکە خاتە کاری هونەری و هونەری کوردیەوە. نەرمین خانی ژێکێک بوو لەوانەی کە جاریش کە دروست نابنەوە کەسیشی کە نییە نە بە تام و ڕەنگ و توانای ئەو بڵێ من نەرمینم. ڕۆحی شاد بێ ئینشەڵڵا ئەو دنیای خۆش بێت لە دنیا ئاسوودە بێ پەنا بەخوا ئەم دنیای زۆر بە ئازار بوو ئەم دنیای کۆڵێک بوو بە سەرشانەکانی و بە ئازارەکانی و ڕای کێشە ئینشەڵڵا نزاکەم ئەو دنیای خۆش بێت. پەیامی من لێرەوە بۆ هەموو ئەوانی کە دەسەڵاتدارن بەرپرسن لەم دۆخەی ئێستا کە ئیبینن چەند کەسێکی بەدەورەوەیە. پەیامی منەوەیە کە پێشەوەی بمرێت بە چەند دەفتەرە دۆلارێک ڕەنگە ژیانی ڕزگار بکرایە و جگەری لەو نەخۆشی ڕزگار کرایە و چەند ساڵێکی تریش بژیایە بەداخەوە. پەیامی من ئەوەیە ئەمە بۆ تدابوونەری تێک لە لای ئێمە کە هونەرمەندەکانمان هەموو بۆ شێوەیە بڕۆن بەداخەوە هەموو بۆ شێوەیە بڕۆن تکایە بەخەبەر بێن هونەرمەند ئەوەندە سوگ نییە ئەوەندە کەم نییە. چاوێک لە وڵاتانی دراوسێ بکەن کە هونەرمەندەکانیان چۆن ئەژێنن و چۆن بەڕێیان ئەکەن بەداخەوە چۆن ژیا بە بێنازی چۆن ژیا لە خستخانەی هیوا بە بێنازی ئاوە ژمرد لە گردەنازی. ئەکرێ بڵێن جە پەنجەمۆری هونەرمەند نەرمین قادر ئەوەندە جیاوازە هەرگیز شوێنەکەی پڕ نابێتەوە. بەتەکیت نەرمین خان دووبارەی نیو شوێنی پڕ ناکرێتەوە. نەرمین خان دەمێکە شوێنەکەی بەتاڵە لەو دقەوەی کە نەخۆش بووە بە پێوە مردووە بەڕاستی سابی مردی بۆ کراوە لە بەروی بێناز بووە وەلاوە نراوە پشتگوێ خراوە. بەڵام نەرمین خان دووبارە نابێتەوە. شۆڕژگەڕ بوو مامۆستایەکی زۆر بە ئەمەک بوو بە شێوەیەک خانە نشینیان کرد کە بە ئاواتەوە بوو موچەی خانە نشینەکەی وەرگرێوت نەشتەرگەریەکی پێ بکات کە وەری نەگرت بەداخەوە. گۆجانی پاشی هاوڕێ و هونەرمەندی گەورە نەرمین قادر بەڕاستی هونەری کوردی خەسارەتێکی زۆری لێکەوەی کە نەرمین خان وازوو بەجێ هێشتین چونکە بەڕاستی ئەو لە هەکبەکەیە زۆری مابوو کاری زۆرتری مابوو کە ئەوی ستاوی کە بەڵام بەداخەوەکو چۆر سروشتی ژانەویش بەجێ هێشتین. هیوادارم بۆ لەمەوە باوڕێکی جدیدیتر لە هونەر بگیرێتەوە بۆ ئەوی کە ئەو کەسانی کە ئێستا لە ژیان ئاماون زۆر بەشیان کە هونەرمەندە کۆنەکانن ئەوانەی کە کاری کۆنیان هەبووە گریا پێ بدرێ بۆی کە لە داهاتووە بتوان پەیامەکەیان جوانتر و بەرزتر و بە شێوەیەکی وابێ کە خزمەتی خاک و نیشتیمان بکە ئاواتەکەیان بێتە دی. چیتان هەیە بۆ
هونەر و نواندنە کاریگەرەکەی هونەرمەندی کۆچ کرد و نەرمین قادر کە بە شێوەیەکی زۆر جوان بە شێوەیەکی زۆر ڕاستەقینە نواندنی بۆ ژنی کوردە کرد و بە شێوەیەکی جوان ئەینەخشان. ئەو جگەلەوە کە هونەرمەندێکی زۆر سەرکەوتوو بوو لەگەڵەوە ڕێچکەی شکان ئەو توانی ڕێچکەیەوە بشکێنێکە بەڕاستی ژن یا ئافرەت یا خانمان ئەتوانن بێنە بواری هونەرەوە. کاتێک ئەو ئێمە لە پەیمانگای هونەرە جوانەکان بین لە ساڵی سەرەتای هەشتاکانە ئەو توانی ئەو ڕێچکەیە بشکێنێ و ڕێگەیە بکاتەوانێ بۆی کە خانمانی تریش ئەوانەی کە بارەمەند بێنە بوارەکەەوە. بەڕاستی توانین ئێمە فەزلە بین بە نەرمی قایار کە زۆر بیوێرانە زۆر ئازایانە و دوانەکانی لە شوێن و جێگایەکە بوو لە بڵندیەکە بوو کە ئەوێ ئێمە هەمومان فەخر و شانازی پێوە بکەین. ڕۆحی شاد بێ خوا سەبووری ئەمە و کەس و کارەکە و شارەکە و نیشتیمانەکەشمان با بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو. وڵایەتی خوالی خۆش بێ ئەوە جێگەی هەمومانە و مەسیری هەموو هونەرمەندە نەکبەتەکانی ئەم کوردستانەیە ناڵێم هەمویان زۆربیان چکێسە چەندین هونەرمەندمان هەیە لە ماڵەوە کەوتووە 20,000 تەبعی پێێنێ و کە نەخۆشیشە ئەبێ حکومەت سەردانی بکاو لێ پرسێتەوە لێپرسینەوە زۆر بۆ شتی کە لێپرسینەوە هەیە بەڵام بۆچی بۆ نەخۆشەکانمان بۆ هونەرمەندەکانمان نییە. کە ناوی هونەرمەند نەرمین قادر دێت چ شتێکی هەیە هەرگیز بیرت نەچێتەوە و بەڕاستەوخۆ ئەو شتە بێتە بەرچاوت. من نەرمین خان چەندین ساڵە هاوڕم لە ساڵی 2000 و ئێمە تێکەڵیمان هەیە کە چەند ساڵ بەرنامەمان کردو بەیەکەوین ڕۆژانە ڕۆژی وا بۆ لە هەشتی بیانێ بەیەکەوین تا 12 شەو کە نان خواردنمان ئیسراحەتمان هەمووی بەیەکە بۆ تا دەقەی ڕۆشتوونەتەوە لەبەر چاوم ناکەوێت چکە هەفتی پێشوو سەردانی نەرمین خانم کرد ئیتر لەو دەقەیەوە کە سەردانیم کردو ئەو نەرمینە جوانە ئاوای لێ هاتوو نێتوانی قاچی عەرز بگرێ بەداخەوە. بەداخەوە هەموو کوردستان هەموو هونەرمەندان کەڵە هونەرمەندێکی گەورەی ژیان لەشی سوو کە ڕێژکەشێن بوو لە هەموو بوارێکی هونەریە هەم لە بواری دراما هەم لە بواری شانۆ هەم لە بواری فیلمە ڕێژکەشکێن بوو بەڕاستی کارەکانی ئەوە بەرزە نرخێنین کە زۆر ئەستەمە بتوانە لە ماوەیەکی زۆر زۆر دوو درێژا بتوانین دەکرێکی وا دروستێتەوە لە کوردستانە بەداخەوە. ئەکرێت بڵێن هەم نواندنە کاریگەرەکەی لە شانۆیە لە سەرەتایەوە دواتر وەکو دراما وەکو فیلم وەکو بەرنامە نواندنەکەی ئەوەندە کاریگەر و ئەوەندە جوان و جیاوازە هەرگیز جێگەی پڕ نابێتەوە. بە دڵنیاییەوە وایە نەرمین خان خوا بە بەهشتی بەرینی شەرکە ڕێژکەشکێن بوو لە بواری هونەریە کام ئیشی قورس بوو دەستیایە کردیانی سڵی لە هیچ کارێکی هونەری ناکردەوە یعنی توانایەک و تاقەیەکی زۆر زۆری هەبوو کە ئەیتوانی لە زوولبەی بوارەکانە جێپەنجەی خۆی بنەخشێنێ. هاوڕێیانی هونەرمەند نەرمین قادر بە دڵێکی غەمگینەوە باسییانەوە کرد کە نەرمین قادر تەنیا هونەرمەندێک نەبووە بەڵکو ئەو مامۆستا و هاوڕێیەکی زۆر باش و ئیلهام بەخش بۆیان. ئەمڕۆ نەرمین قادر لێرە بە خاک سپێردرا بەڵام هونەرەکەی هەمیشە بەگەشی وەکو چرایەک لە نێو هونەری کوردیدا ئەمێنێتەوە. ئەو بە جۆرێک نواندنی کرد لەگەڵ پێکەنینەکانیا ئێمەش پێی ئەکەنین لەگەڵ گریانەکانیا ئێمەش ئەگریین. ڕۆحی شاد و یادی هەمیشە بەخێر. سوپاس بۆ هاوکارمان ڕەوەند ماندوو نەبێت کە لە بەیانیەوە لە بەیانی زۆر لەگەڵ خێزان و لەگەڵ هاوکار و هاوپیشەی ئەم هونەرمەندە کۆچ کردووەیە بوو. جا ئازیزان کورسات مەگەزین بەردەوامیە بێت تەوەری ستۆدیۆمانە بێت خانمە هونەرمەندێک خاتوونێکی ئەکتەر و هاوپیشەی هونەرمەند نەرمین قادر میوانە بێت لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین بەڵام لە ئێستادا ئاچین لای ناوبڕێک و دواترە گەڕینەوە.
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین. ئەمڕۆ پرۆگرامی کورسات مەگەزینمان تایبەت کردووە بە هونەرمەندە مەزنە لەگەڵەوەی کە ئەتوانین بڵین بە سەدان بەرنامەش ئێمە ناتوانین باس لەم هونەرە گەورەیە بکەین کە ئەم خاتونە پێشکەش بە هونەری کوردی کردووە، پێشکەش بە ئێمەی کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەمانەوێت لەوەی کە بزانین پەیامی هونەرمەندان کە ئەمڕۆ ئەمە کۆستێکی گەورە بوو بۆ هونەری کوردی، بۆ شاری سلێمانی و هەروەها بۆ هونەرمەندان بە تایبەتی هونەرمەندانی سلێمانی. بۆ میوانداری زۆر بەڕێز خاتون نەرمین کاوانیمان کردووە کە بەڕێزان بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ پرۆگرامی کورسات مەگەزین ئامادە بوون. خاتون نەرمین سڵاو لێبێت بەداخەوەین لەگەڵەوەی کە ئەمە کۆسپێکی گەورە بوو بۆ هونەری کوردی هەروەها بۆ ئێوەی بەڕێزیش. بەتەکید پێمان خۆشە سەرتا پەیامی بەڕێزت. بەڵێ سەرەتا دەستان خۆش بێ، سپاس بۆ کورسات وەک هەمیشە ئەم کاتژمێری تەرخان کرد بۆ خاتون نەرمین قادر. بەڕاستی ئەمە ئەمەکێکی زۆر گەورە و پێ ئەزانێن گەوری خۆتانە. سپاستانەکەین. من لە دوێنێ ئێوارەوە لە بەردەمی مایکەکانان بەڕاستی ئەمە بۆ خۆ عەرزکردن و خۆ دەرخستن نییە، ئەمە بۆ وتنی پەیامەکانە، بۆ گەاندنی دەنگی نەرمین قادرە. بەڕاستی وجودیشم لێرە تەنها بە ماندووبوونێکی زۆرۆ کە هاتووم لە پرسەکەەوە بۆ ئێرە. ئەمەش هەر وفایەکی بچووکە ئەرکێکی بچووکی خۆمە بەجێگەێنم بۆ خاتون نەرمین وەک هاوڕێک وەک هاوپیشەیەک حەزم کرد لێرە ئامادە بم لە باتی ئەو من لێرە قسە بکەم. لە باتی هەموو هونەر سپاس دەکەم. لە باتی زۆر بەرز ئەینەرخێنین ئێمە پرسە و سەرخۆشی لە ئێوە و لە هاوپیشەکانی دیکەشتان و لە خێزانی ئەو هونەرمەندە شەکەین. اینجا لە چاپێکەوتنەکان ئەمە هەر لەوێەوە دەست پێ بکەم کە تۆڵی من 2 ڕۆژە لەوێ مایل دوێنێ و ئەمڕۆ لەوێ ئامادەیت هەبووە. هونەرمەندی زۆر نەئەبینرا لە پرسەکەی ئەو هونەرمەندەیە لە مەراسیمەکە ئەوەندە کەس نەئەبینرا، ئەوەندە هونەرمەندان نەئەبینران، تەنانەت خۆش ئاماژەت پێ کردووە، ئەوەندەی مایکی کەناڵەکان ئەوەندەی پەیامنێران لەوێن، ئەوەندە هونەرمەندەکان لەوێنین. ئەوە هۆکارەکەی بۆ خۆتان ناگەڕێتەوە بۆ هونەرمەندان کە خۆتان لاو خۆتانە با بڵین یەکگرتوویەک بوونین نیە، بۆیە ئەوەندە بەکەمی بەدەمیەکەوەیەن هۆکارەکەی بۆ ناگەڕێنیتەوە. بەتەکید من لێرە ئەمەوە بڵێم سەرخۆشی لە هەموو ژنانی کوردستانەکەم، چونکە بەڕاستی نەرمی خان پێشەنگ بوو، ڕێچکەشکێن بوو بۆ هەموو ژنان. کاتێک نەرمی خان لە ماڵەکەی خۆی چۆتە دەرەوە ئاکتینی کردووە، ڕای کردو نواندنی کردووە، باوکینی زانیوە جلەکانی شانۆگەرەکەی لە بخچەیەکە گرێیەوە لە سەربانەوە فڕیاوەتە دەرەوە، پاشان خۆی بە بیانیوک چۆتە دەرەوە، بخچەکەی ئیتر خوشکی بۆ برای بۆ یارمەتیەوە، بخچەکەیان ناوەتی و چۆ بۆ پرۆڤا. بەم جۆرە نەرمین قادر دەستی پێ کردووە، بەڕاستی شۆڕشی کردووە، بەڕاستی بۆ نیشتیمانەکەی، بۆ گەلەکەی، بۆ چەساوەکانی ئەنی بە ئێستاشەوە لەناو خەڵکی چەساوەیە ئەژی کە لە گردەنازەیە لە ئەڵڵای بەڕاستی. بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم من یەک دووس یعنی 3 ژن لەوێ بووین لەناو هەموو ژنەیە، ڕێز و خۆشەویستیم بۆ هەمویان هەیە. بەڵام ئەکرا ئەمڕۆ تەرخانکەن چەند سەعاتێک لەوێ ئامادە بن بۆ ڕۆحی پاکی، بۆ گەورەی، بۆ فایەک، بۆ ئەو هونەرمەندە کە ئەوەی کە چاندوێتی ئەلەوێ بیدورێتەوە. ئەویش بە خۆشەویستی، تەنها خۆشەویستی و گرنگیدانی، ینی هیچ شتێکی ترنا. ئێمە چیمان بۆ کردووە؟ تەنها وفایەکی زۆر کەممان بۆ دەربڕیوە. ئەگەر ئێمە هەموومان بووینە ڕەنگە کچ و کوڕەکەشی زیاتر ئاسوودە بوونایە، زیاتر خۆشحاڵ بوونایە و خەڵکیش بە هەمان شێوە ینی خۆشحاڵە بوو. ئەی بینی هونەرمەندان هەموو یەکگرتوون، هەموو لەوێ ئامادەن خەمخۆری خۆیان دەرەبڕن. بەڵام ئەم ڕسمدانانی لە سۆشیال میدیای بینیت و هەرایەکی گەورەنراوەتەوە، با لە مزگەوتەکەی بووایە، با لەسەر مەنزڵگاکەی بووایە. یەکان زیاتر لەنێو سۆشیال میدیایە ئەبینران، بەڵام خەڵکێکی ئەوەندە زۆر لەنێو مەراسیمەکەی ئامادە نەبوون. تۆش ئەڵەی بە بۆچوونی تۆ ئەوەیە کە لە جیاتی ئەوەی تۆ لەنێو سۆشیال میدیا هاو خەمی خۆت دەرببڕی، وەرە لە نزیکەوە لە مەراسیمەکەی ئامادە بە مناڵەکانی کە سوکاری یاخود هونەرمەندانی بەتەکید نەفسیان مناڵەکانی ئاسوودا بن. ئەڵێ دایکی من هەڵبەتە شتێکی کردووە ئەو تا بەرهەمەکەی
ئەدورێتەوە خۆشەویستی وەرەگرێتەوە هونەرمەندیش تەنها خۆشەویستی و گرنگی دانیەوە هیچی تر لەگەڵ ئەوەی بەداخەوە ئەمێ هەر لێرە ئەوە بڵێم نەرمی خان لەو 3 ساڵی کە نەخۆش بوو لەو 3 ساڵەشە تا ڕادەیەک بێناز بوو بەڕاستی هەم لەلایەن هونەرمەندانەوە هەم لەلایەن حکوومەتەوە یعنی بەڕاستی دەستگیرۆی یەک ئاوڕێکی وای لێ نەدرابوانێ کە بتوانێت بە پێیەکانی خۆیەوە بڕوا بۆ نەخۆشخانە بڕوا ڕۆبەڕووی نەخۆشیەکەی بێتەوە کە کانسەر بوو لە چەند جێگایەکی جیاوازی لەشیە ئەتوانم بڵێم هەر لە سەرەتاوە نەرمی خان ئەم کۆستی ئەمڕۆی بینی بوو بەداخەوە زۆر باشە پێمان خۆشە ئاماژەش بۆ بکەین لەوەی کە هەمیشە دەستگای میدیایی کورسات ماڵێک بۆ هونەرمەندان پشتگیری بۆ لە هونەرمەندان هەر لە سەرپەرشتیاری گشتی دەستگای میدیایی کورسات و بەڕێوەبەری گشتی دەستگای میدیایی کورسات هەمیشە دەرگایان واڵا کردو بۆ هەرچی هونەرمەندێک لە هەر شوێنێکی ئەم کوردستانەیە بن هاوکاریان لە کورسات بوێت بەڕێزی شت دڵنیام لەوەی کە پاڵپشتی لەو قسانە ئەکەی لەوەی کە کورسات هەمیشە لە خۆشی و ناخۆشەکانە لەگەڵ هونەرمەندانە بووە مەرحەلەی ڕۆشتۆم لە شاناسخانە و لە کاکدێرینە و لە هەموو ستافی هونەری کورساتەوە چەند جار من مادی و معنەوی سەردان کراوم و بەڕاستی جێی خۆشحاڵیە هونەرمەندیش چاوەڕێ ئەوە هاکات لە دەستگایەکی ئاوەکو و ماڵی دووەمی تۆی بەڕاستی هونەرمەند تەنها دەستگاکانی هەیە لێوەی دەربکەوێ دەنگی خۆی لێوە دەربکە بەڕاستی ئێمەش بەڕاستی کورسات دەتوان بڵێم تاکە کەناڵە کە ئێمە توانیومانە دەنگی خۆمانی تیا بگەێنین و تاکە کەناڵە کە توانیویانە من و خۆم قساکەم بە تەواوەتی ئاسوودەم کەن ئەو حەقم بنێ سەردانم کەن خۆشەویستیم بنێ من سوپاسیانەکەم ئەتوانین بڵێن کە ئەمە ئەرکی سەرشانی میدیاکانیشە بەڵام لە پاڵ ئەوەیە لایەنی پەیوەندیداریش ئەرکی سەرشانیەتی لەوەی کە ئەو پێداویستانەی کە هونەرمەندان ئەیانێ بە تایبەتی لە کاتی پێویستیا و لە کاتی نەخۆشیە پشتگیریام کات و لەگەڵیانە بەڵێ بەتەکید کورسادۆی لە سەرشانێتی کردوێتی من دڵنیام بەڵام لەسەر و خۆمانەوە لەسەر و ئێوە و دەسەڵاتداران کەم تەرخە من بەم دۆخەی کە ئێستا ڕووی یاوە بەڕاستی ئەگەر نەرمی خان ڕۆحی شاد بێ موچەکەی لە کاتی خواوەر بگرتایە ئەو تەقاوتە با بڵێن خانەنشین کراوە لە مانگی 11 موچەی وەرنەگرتووە ئەگەر موچەکەی بە تەواوەتی وەربگرتایە ئەو دەفتەر دۆلاری بەدەستەوە بوو بە خۆی چارەسەری خۆی پێ ئەکرد لەو باوەڕێیا بووم و دڵنیام ئەگەر قەدەری ئیلاهی نەبووە چەند ساڵێکی تر بژیایە کەواتە ئێستا ئێمە کێ بەرپرسە حکوومەت و دەسەڵاتداری گەورە بەڕاستی لایەنی پەیوەندیدار کە بەرپرسن لەم دۆخەی کە ئێستا هەموو خەڵکتیایەتی لەگەڵیشیان نەرمی خان کە بۆ دۆخەیە ڕۆژ بەڕاستی ئەتوانم بڵێم دەرەجی یەکەم نەبوونی ئەو معاشە بوو کە ئاواپەکی کەوت و جگەری لە ناوچوو ئەگەر لە کاتی خۆیان معاشەکەی خۆی و حەقی خۆی وەربگرتە چاوەڕێ هیچ کەسێکیشی ناکرد بەداخەوە خات و نەرمین باس لە ئەزمموی هوەری ئەو هوەرمەندە بکەین هوەرمەندی کۆچ کرد و خات و نەرمین قاجر بکەین تۆ تاوەکو چەندێک تاوەکو چەنە وەکو ئەکتەرێک توانی و تە سوودمەند بێ لەو نواندنانەی ئەو خانمە هوەرمەندە ڕەچکە شکێنە بەڵێ من وەکو نواندن وەکو چاونەترسی وەکو ئازایەتی زۆر مەتوان بڵێم قوتابخانەیە مامۆستایەک بۆ من بەڕاستی هەم لە بواری ئەوەی نیشتیمان پەروەریەوە من زۆر سوودم لێ بینیوە یعنی کە قسەکانی خۆی بۆ باسەکردم لە گەنجیا چی کردووە لە چەند لادەیە مامۆستا بووە لە ڕێگەی مامۆستایەکەیوانێ لە ڕێگەی قوتابخانەکە چ شۆڕشێکی کردووە بەڕاستی بۆ گەلەکەی ئەمانە هەمووی خزمەت بۆ کە نەرمی خان کردوێتی من بەردەوام چونکە زۆر لێوەی نزیک بووم لەبەری ئێمە هەردووکمان کانسەرمان هەبوو زۆر قسەمانەکە زۆر هاوڕێ بووین ینی ڕسمی دەرمانەکانمان بۆ یەکەنارد باسی دکتۆرەکانی یەکتریمان بۆ یەکتریە کڕێنماییمانی ئەیا بە یەکتریەمان و وابکە دەرزەکەت کردووە من بۆمەوە دەرزەکەوت کردووە ئای زۆر نزیک بووین لەیەکەوە زۆر سوودم لێ بینیوە لەبەری زۆر ئازا بوو زۆر بەجێرگ بوو ینی بەردەوام وری ئەیامێ ئەیوە بێت تۆ بە پێوە بیت منیش چەند ئازام و منیش بە هەمان شێوە ورەمەیایەوە بوو زۆر سوودم لێ بینیەوە بەڕاستی نەرمی خان قوتابخانێکی هونەریە بۆ هەموو ئەوانی کە لە دوای خۆیەوە هاتوون خاتون نەرمین لەگەڵەوەی کە کاری نواندنی زۆر گەورەی کردووە بەڵام لێکێک لە هەر کارە دیارەکان بەرنامەیە هەر کاتێککە گوێمان لە ناوی ئەبێت بەرنامەمان بیرەکەوێتەوە ئەکرێ بڵێن خاتون نەرمین خۆشی زۆر دڵی بە بەرنامە خۆش و ئەزمونێکی زۆر باش و هونەرێکە بێت تاحتە ئەمێنێتەوە بە ئێستاشەوە
بە ئێستاشەوە ئێمە سێری مەشهدەکانەکەینەوە یعنی هەتا چەند مانگی لەمە و پێشیش مەشهدەکانم بۆ ناردەمەوە هاو دانیشتوی سەیریەکەین زۆر دڵی پێخۆش بوو ئەی چەند ئاسوودەم شتێکم کردووە من ئەمرم ئەیوت من ئەزانم ئەمرم بەڵام شتێکم کردووە بەرنامەی بەرنامە و ئەو ئیشانی کە پێشتر لە سەر شان و کردومە بەردەوام ئەمێنێتەوە هەرگیز نامرێت چەند خۆشە ئینسانی و کارێ بکات بمێنێتەوە نەرمین من هیچم ناوێ لەبەروی ئیشێکی ئەوەنە زۆرم هەیە ئەگەر من بشم سووتێنن کۆتاییشم پێبێ ئیشەکان مەمێنێتەوە زۆر دڵم پێ خۆشە ئاسوودەم لەبەرەوەی وەک نیشتیمان پەروەری وە خۆشەویستی خاک وەک ئاڵاکە یعنی بەردەوام ئەو شۆڕشی ئەکرد باسی ئەم سێ ساڵە ناکەین کە چەنێ ماندوو بوو چەنێ نەخۆش بوو بەڵام نێرمی خانەتوان بڵێم یەکێ لە خاوەنەکانی بەرنامەیە و خاک و کورساتە کە ئەتوان بڵێم یەکێک لە خاوەنە ڕئیسەکانی نێرمی خانن چونکە بەشێکی زۆری هونەری نێرمی خان لەم دەستگای و لەم بەرنمەیە بوو خۆشەویستی خاڵی خۆش بوو مام جەلال و دادەهێرۆ بۆ بەڕاستی سەری ڕێزونەوازش بۆ نێرمی خان دانوێنم لێرەوە ئەو زۆر گەورەیە. جا خاتو نەرمین مادەم باسی بەرنامەمان کرد بە ئێمە و بینەرانیش بەیەکەوە بینەری بەشێک لە دیمەنەکانی بەرنامە بین فەرموو. بەو خوایە دوعای لێ بکەین خوا ئاگای لێیە ئەچم بۆ مافی مرۆڤ لەوێ شکاتی لێکەم و دنیا و لێ پڕەکەم لەسەر ئاحەد دنیام لێ پڕەکەیت نەخێر لەسەر گوێ درێژ چونکە تۆ ئەمسالی تۆ زۆر بەغەڵەن لە گوێ درێژ گەشتون ڕاستەکە جەنابی موسیعدایکی ئەحمەد ڕاستەکە باشە تۆ تا ئێستا گوێ درێژێک دیوە دوو جار بکەیتە عینی چاڵەوە وەیا حافیز الله ئەو گریانە چییە؟ دەبوو خۆیەوە هینە ئەوە مناڵە بشکۆلەکەی گوزیدەخانە ئەوە شریقان لێەوە بە کامیلی وەرگێ ئەدە وەڵات شتێکی چا ئەگە بە درۆ دڕی بۆ خاتری فەخری عالم ئەی ئەوە نییە ئەحەیان ئیزن ناوە و توانە بڕۆ هەتانە و ڕۆزمەیەرەوە بە ئەحەیان وەوتوە بۆ ئاحا تۆ لە چ مەکتەبێکی وەڵام من لەینم من لە مەکتەبەکەی مستەرم بۆ چوزانم ئەم زانێتی و لە مەکتەبی فریشتەی کورە فریشتەی چی ماڵێ بە قوڕ نەگیرێ ئەحمە و ئەعدادەی فریشتە کوجا مەرحەبا کورەجا ئەو چاتر کە لەوێ نییە بەخوا سوێن و قورئانە خوێن ئەڵێن ئەو مەکتەبە شوشەی بە پەنجەرەوە نییە قەستەم بەخوا ئەرەوەڵا تەلەبەکانیش لە هیچ خۆیان گەرمەکەنەوە لەکوێ لە ژووری ئیدارە ناوەڵا لە حەوشە و لە مەمەڕەکان ئەی بە زیایی خێرم نەکری ئاخوا بەداخەوە کاتێک گەمان لە هەر وشەیەک ئەبێت قورپەدێت بە دڵمانە ئەزانین لەوەی کە خاتوو نەرمین بەڕێزیشت کە ئێستا زۆر دڵتەنگیت بەڵامیتر ژیانە هەڵمانە بێت ماڵ ئاوایی بکەین بەڵام لەوە جوانترەوەیە کاتێک کە ئێمە ماڵ ئاوایی ئەکەین شتێکی ئەوەندە جوان لە دوای خۆمانە بەجێ بهێڵنگە هەمیشە ناوەکان بەدراوشاوەیی بمێنێتەوانێ ئەوە خۆشحاڵمانەکە کە ئەبینین ژنێک سەرمایەکی گەورەی نیشتیمانیە جێگەی شانازیە بە هەمومان بە دڵنیاییەوە باسێک لەوە بکەین بزانین کەسی لێماناکەین چەندین هونەرمەندی دیکە ماوە لە ژیانەوە هیوای تەمەندرێژی بۆ هەمووتانە خوازین چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو هونەرمەندانە ئاوا لە دەستیان نەدەین لەبەرەوەی مانامی کلێنێکە لە هونەری کوردی بەتەکیت بەداخەوە من ئەمڕۆژ لە هەموو لێدوانەکان ئاوتم یعنی بەڕاستی بۆ تەنەریتێک کە هونەرمەند بێناس بکرێت هونەرمەند پشتگوێ بخرێت هونەرمەند وەلاوە بنرێت ئەبینی بە چەند دەفتەرە دۆلارێکی زۆر کەم ڕەنگە ژیانی هونەرمەندێک ڕزگار بکرێت بۆی کە کۆتایی بە ژیانی نێت نەرمی خان ئەگەر هەستایەتەوە سەر پێ من دڵنیام چەندین کاری تر هەبوو کە لە بەرنمەیە بوو بیکات چەندین تمۆحی گەورەتری هەبوو کە بەشدار بێت چەندین فلیمی لەبەردەستا بوو کە نەسی بۆ هاتبوو خوێندبوویەوە بەڵام حوسەڵە و تااقەتی نەبوو مەناقەشەی بکات ئەگەر ئاوڕێکی لێ بدرایەتەوانێ لایەنی پەیوەندیدار و حکوومەت بە ئەرکی خۆی بزانایە و بەهاتایە چارەسەری بۆ بکڵدایە من دڵنیام لە داهاتوان نەرمی خانکاری باشتری کەوا چاتوانێن بڵێن خاتوو نەرمین لە چاپێککەوتنەکانیشە ئاماژە بەوە ئەکات کە هێشتا هیوای هەبووە لەوەی کە چاک بێتەوە دووبارە دەست بکاتەوە بە هونەرەکەی بەڵێ نەسی لەبەردەستا بوو زیاد لە دوو نەسی لەبەردەستا بوو فلم بوون بەڵێ کاری گەورە و بتۆڵی لەبەردەستا بوو هەری و نەرمیگیان خوێنومەتەوە بەس ناتوانم دڵی بەمێ حوسەڵەم نییە مناقەشەی بکەم هەر پێم بتون بە ئەم وەجبەی کیمیایەشم تەواوکەم بە ئەم کۆرسەش تەواوکەم ئیشەڵا هەستمەوانی ئەتوانم هێزێکم هەبێ ئەتوانم ئیش بکەمەوە بەڵام بەداخەوە ئاوڕێکی
ئەو توی لێ نەدرایەوان یەکێک بووی لەو هونەرمەندانەی کە لە نزیکەوە ئاگاداری ئێش و ئازاری ئەو هونەرمەندە بووی هونەرمەند نەرمین قادر بوویت تاوەکو چەندێک گرنگە بۆ ئەوەی هونەرمەند هەتاوەکو لە ژیانان معنەویەن بەیەکەوە ئاگاداری یەکتر بن بەیەکەوە یەکگرتوو بن نەک دوای ئەوە ئاخ بۆ یەکتری هەڵکێش من و نەرمی خان بە جۆرێ هۆگری یەکتری ببووین تەمەنەکانیشمان زۆر جیاواز بوو هیچ بەرکەوتنێکی ئەو تۆشمان نەبوو تەنها لە فیلمێکە زۆر بەکەمی بەرکەوتنمان هەبوو بەڵام بە جۆرێک یعنی هۆگری یەکتری ببووین ئەگەر سەردانیەکەم هەبووە یان سەفرێکم هەبووە نامەیە ناردی و زوو وەرەوە بیرتەکەم تۆ مەجالی نیە تەلەفۆنم بۆ بکەی کەی دەستە بەتاڵ بوو تەلەفۆنم بۆ بکە ئیشم پێێتە ئەو دکتۆرە ئەوی پێوتم ئەو حەبێم بۆ نووسراوە مەسەها ڕاوێژی پێکردم یعنی بە جۆرێک ئاگام لی بوو هەستمە کرد دایکمە بە جۆرێک ئاگام لی بوو ینی بە ئەرکی سەرشانی خۆمم ئەزانی ئەبێ من گوێی لێ بگرم چونکە بەڕاستیەکێ لە حاڵەتەکانی کانسەر ئەوەیە بێت تۆ خۆشەویستی بیتی و گوێی لێ بگری خۆشم بەو مەرحەلەیە ڕۆیشت بووم لۆلانیش زۆر هاوکاری بوو کچەکەی بەڵام ئەوی زۆر ماندوو بوو بە دەستیەوە بەڕاستی ینی ئەوەندە ئەم نەخۆشخانە و ئەو نەخۆشخانە ڕۆژی وا بوو دوو جارە چۆ هیوا و ئەگەڕایە بۆ شارۆچکەی ئەڵایی زۆر ماندوو بەدەستیەوەی تر شەوان گوێم لێ ئەگرت ڕاوێژی پێ ئەکردمەی و بچمە لای چ دکتۆرە چی بکەم چی نەکەم یعنی بە جۆرێک ئەتوانم بڵێم زۆربەی کاتەکانی شەوم بۆ نەرمی خان تەرخان کردبوو گوێم لێ ئەگرت وای لێ هاتە بوو کوڕەکانمان و ئەوە نەرمی خان هاو بە میوانی کە کاتێ تەلەفۆن ئەکرا یانووی تر لە ماڵی ئێمەیە دایکم دانی شەی تر قسەی لەگەڵەکە بە جۆرێک هەستمانە کرد لە ماڵەکەیە لەگەڵمان یعنی ئەگەر کاتیشم نەبووە کاتم ئەیە ئەمە بە ئەرکی خۆمم ئەزانی ئەمزانی کە کاتێککە قسەی بۆ ئەەکەم یان من زۆر لەو مناڵتر بووم بە کەلیمەیەک ڕاوێژێکی پێکردم جوابم ئایەوە باریشانی سووگە بوو هەنێ جارەی و ئۆخەی نەرمیندە ئیسراحەتم کرد حەبەکەم خوارد و با بخەوم یعنی هەتا خەوی لێ ئەکۆ من قسەم لەگەڵە کرد ئەمە ئەرکی سەرشانی خۆمە هەنێ جار هەستمە کردمانوم بەڵام هەر کاتم ئایا و قسەم لەگەڵا کرد ئەگەر بێت و من بە تەنها خۆم نەبوومە دە هونەرمەندی تر لەسەر خەت لەگەڵ یا بوونە ڕەنگە باریشانی سوکتر بووایە بەڵێ لەگەڵەوەی کە ئەزانین زۆر دڵتەنگیت بەڵام ئێستا ئەتوانێ بڵێن لەوەی کە ویژدانت ئاسوودەیە کاتە چ پامێکت هەیە بۆ هونەرمەندانی دیکەش سپاس بخوا زۆر ئاسوودەم لەبەرەوەی وەکو ئەرکێکی خۆم وەک هاوڕێک وەک هاوپیشەیەک وەک دایکێک وەک هونەرمەندێک بەشی خۆم بەزیا و ئاگام لی بووە هەموو ئەم دوو ڕۆژە من لە بەردەمی مایکەکان ئاوەستاوم بەس بۆ ئەوەی بەس بۆی دەنگی بگەێنم چکە یەکێ لە داواکانی ئەو بووتی نەرمین تخوا هەر مایکێکا و ئازارەکانم باسکە بە هەموو بزان چ ئازارەکەوەسیتەکەشی و بەجێهێناوە بە تاکید یعنی لەگەڵەوەی کە ماڵەوە زۆر پەیوەندیان پێوە کردم ماندووی دانیشە بەستە ئاگامان لێتە وتم نا من ئەم دوو ڕۆژە بۆ نەرمی خانم و گۆفایە گۆک ئەرکێکی خۆم هیوادارم لەو دنیا ئاسوودە بێت زۆر سپاس بۆ تۆ دڵنیان کە ئەویر زۆر ئاسوودەیە بۆی کە ئەو چی بەتەوە تۆ تۆر جێبەجێت کردووە ئێمەش هەمیشە وتومانە کورسات ماڵی هەمووانە کورسات بەتایبەت ماڵی هونەرمەندانە ماڵی ئەو کەسانەیە کە ئەیانەوێت لە ئێرەوە خزمەتێک بگەین جا لە هەر بوارێکا بێ کە ئەیکەن بێگومان زۆر خۆشحاڵ بووین کام ئێوارەی لەگەڵ ماڵ بوویت دووبارە خاڵی خۆش بێت سپاس بۆ تۆ تەمەنی ئێوەش درێژ بێت ئینشاءالله سپاستانەکەم بۆ ئەم کاتژمێرەکە بۆ نەرمی خان تەرخانتان کرد زۆر هیوادارم هەزارها کاتژمێرن کە بۆتان تەرخان بکرێت لەوەی کە ئێوە هونەری کوردیتان دەوڵەمەندتر کرد زۆر سپاس دەکەین کە ئەمڕۆ سەر ئەو هەموومان دوێتیان ئەم کاتژمێرەت بەخشی بە ئێمە زۆر سپاس دەکەین دووبارە زۆر سپاس